بەڵام بەڕەزان بۆ قسەکردنی زیاتر لە سەرپرسی کەرنتینکردنی ناحیەی خەلیفانی سەر بە قەزای سۆران لە پارێزگای هەولێر لە سۆرانەوە ئازاد ئۆمەراوەیی لەگەڵماندایە و دیارە ئازاد میوانێکی لەگەڵدایە بۆ مەبەستە قسەی لەگەڵەکات. ئازاد سڵاوی خوارد لەبێ، سڵاو لە میوانەکەت. من کات بۆ تۆ بەجێڵم لەگەڵ میوانەکەت گفتوگۆ بکە لەسەر ڕەوشی خەلیفان و کەرنتینەکردن و چۆنێتی گەیاندنی پێداویستیە سەرەتایەکانی ڕۆژانە بە دانیشتوان و خەڵکی خەلیفان. سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. من لە ناحیەی خەلیفانم، لە دەواازەی ناحیەی خەلیفانم لێرە کە لە سۆرانەوە دەیت بۆ ناحیەی خەلیفان دیارە لێرە بربەزدان داون و هاتوچۆکان پچراون لە نێوان قەزای سۆران و ناحیەی خەلیفان. ئەگەر هەوکارم یارمەتی دەرم بێتن پیشانی بداتن. دیارە بەهۆی ئەو هاوڵاتی کە لە وڵاتی بەریتانیا گەڕا بۆ ئەوەکەوە ئەنجام پشکنینەکانی دەرچووکەوە هاوگری ڤایرۆسی کۆڕۆنای لە دوێنەوە ڕێکاری تون گیراونەتە بەر لە ناحیەی خەلیفان و ئەمڕۆ ناحیەی خەلیفان بە تەواوەتی کەرنتینە کراوە بۆ ئەوەی بتوانن بڵین نەخۆشیەکە کەمتر بکەنەوە بۆی هاوڵاتیان کەمتر تووشی ڤایرۆسەکە بن. من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر ئەو ڕێکارانەی کەوا گرتویانەتە بەر ئەچمەلای کاکاروان کەریمخان بەڕێوەبەری ناحیەی خەلیفان. کاکاروان زۆر سپاس دەکەین بەو دەرفەتەی کەوا بێمەدا دیارە جەنابەت ماندووی لەبەر ئێمە ماوێتەوە. ئەگەر ئەو ڕێکارانەمان بۆ باس بکەین کەوا گرتوونەتە بەر لە ناحیەی خەلیفان. وەک ئاماژەتان پێداوە باسکە بەهۆی ئەو لەو دوو ڕۆژی ڕابردوو چەند پشکنی نێکراوە بەدا خۆشبەش هاوڵاتی لە سنووری ناحیەی خەلیفان دەرکەوت کە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا بووە. ڕێکارەکان لە هەر جگە لەو ڕێکارانەی کە سەرەتا هەبووە ئیتر ناچاون کە ڕێکارەکان بگەێنی نا یەکێک لە بەرزترین ئاسەکان کە بریکە لە کەرنتینکردن ئەو ڕێکارانەی کە جیراوەتە بەر لە هەموو ڕۆیەکەوە بۆەوەی کە بە توکمەی و نە زیان بە ژیانی هاوڵاتی بگات و لە هەمان کاشان دڵنیایی بۆ تەندروستی هاوڵاتیان بێتە دی گیراونەتە بەر ئەوانش بێتین لە ڕێکارە تەندروستیەکان وەک کەرنتینکردنی ئەو خانەوادە و نزیکەکانی کەسە توش بووەکان، پشکنینی بەردەوام بۆ نمونە ئەوڕۆ نزیکەی 80 پشکنین کراوە وە نێردراوە تاوەڕوانی وەڵامی پشکنینەکان ئەەکەین. لەلایەنی ئەمنیشەوە هاتووە بە تەواوەتی تەنها لە حاڵەتی زۆر پێویست و زەروری نەبێت ئەویش بە تایبەتی بۆ دابینکردنی خۆراک و پێداویستی ماڵەکان تەنها هاتچۆ لەم بابەتایە. ئەوەی تریش لێژنەکانمان وەکو لێژنەی ئابووری و چاودێری بازار بە بەردەوامی چاودێری وەردی بازار دەکەن بۆ ئەوەی کە هەموو چ لە ڕووی نرخ و چ لە ڕووی پێداویستی خۆراکی بە تایبەتی ماڵان کێشەی نەکەوێت. کاکاروان دیارە ئەو هاوڵاتی بەرکەوتەی لەگەڵ خزم و کەسوکاری هەبووە تا ئێستا چەند هاوڵاتی لە کەسوکاری ماوڵاتی بڵین کەرنتینە کراون؟ نزیکەی 25 ساسی هاوڵاتی هاوێر و کەرنتین کراون چ لە هەولێر چ لە خەلیفان و سۆران کە ئێستا لە هاوێردانەوە پشکنینیان بۆ کراوە و ڕێکاری تەندروستی پێویستیشیان بۆ دەگیرێتە بەر. پشکنینی ئەو هاوڵاتیانێکەوە ئەمڕۆ ڕەوانەتان کردووە بۆ تاقیەکان کەی ئەگەڕێتەوە؟ چاوەڕێەکەین لەوانەیە بگاتە بەیانی کە وەڵامەکان بگەڕێتەوە. زۆر باشە. ڕێکارەکانتان دیارە توندن. هاوڵاتیان چۆن ئەتوان پێداویستە خواردەمەنیەکانیان بەدەست بێن؟ خۆیان ئەتوان سەردانی مارکێتەکان بکەنیان ئێوە ئاسانکاریتان کردووە کەوا خواردنیان بۆ بگاتە ماڵەوە؟ هەردوو کلامان تاوتوێ کردو بۆ هەندێک بابەت کە لەسەر بڕیاری جەنابی پارێزگا هەندێک کەلوپەلی خۆراکی و خواردن بۆ خانەوادە بە تایبەتی کەم دەرامەت و هەژارەکان دەتوانین بڵین دابین دەکرێت. لەلایەکی تریش بە هاوڵاتیان ئەوان بۆ کڕینی شتومەکی پێویستی ڕۆژانیان و پێکهاتە خۆراکیەکان دەتوانن سەردانی بازار بکەن کە ئەوەش بەپێی خشتە و بە شێوەی ئێشگیری بۆەوەی کە بە هیچ شێوەیە خەڵەباڵغی دروست نەبێت ئەو ڕێکارانە گیراوەتە بەر. دیارە ناوچەکە بڵێ ناوچەیەکە گوندنشینن و خەڵکی گوندانی لێ ئێرە ئەم چواردە ڕۆژە چیتان کردووە؟ هیچ هاوڵاتیەکە توانێت سەردانی ڕز و باغ خۆی بکاتن؟ وەک باسمان کرد بە ڕێو شوێنی زۆر تۆکمە و تۆند و بە دوای دڵنیابوون ڕێکاری پێویست گیراوەتە بەرەوە. لە هەمان کاتژە ئاسانکاری ئەکرێت بۆ حاڵەتانەی کە زۆر پێویست و زەرورینە ڕێگە پێدان ئەکرێت. بەڵام کە باس لە کەرنتیناکەین واتە پچڕاندنی تەواوی شوێنەکە و پێویستە هاوڵاتیانیش پابند بن و تیمەکانی ئێمەش چاودێری ئەو پابندیە ئەکەن.
ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان بە حکمی ئەوەی ئەم ناوچەیەکی کۆمەڵاتی خەڵک زیاتر هەمشوو یەکترەکە سەردان یەکتر دەکات مژگارتان چییە بۆ هاوڵاتیان نەبێت تەواوی ئەو ڕێکارانەی کە گیراونەتە بەر تەنها بۆ دڵنیایی لە سەلامەتی و تەندروستی هاوڵاتیانە هاوڵاتیانیش دەتوانن بە پابەندبوونیان و بە پابەندبوونی زیاتر ڕەنگە دۆخەکە نەگەیشتوە بێ حاڵەتی کە ئێستا تێداین بۆیە دووبارە و دەیانبارەی ئەەکەینەوە کە گەورەترین ڕێکار و ڕێنمایی بریتێ لە پابەندی و خۆیاری خودی هاوڵاتیان ئەمەش بەمانەوە لە ماڵەکانیان بێگومان بە پابەندبوونیان بە ڕێنمایە تەندروستەکان کە کەمترین تێچوو بە زۆرترین ئەنجامیە بێت دەتوانین زنجیرەی بڵاوبوونەوە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆڕۆنا بچرێنین و ئەو زنجیر و کۆتانێکی هاشنە ئەوش لەگەڵەوە بچرێت دۆخی دەرونی هاوڵاتیان لە چ ئاستێکدا وە مەترسی زیاتر ناساندنی هەیە نەخۆشیەکان بێگومان ئێستا لە حاڵەتێکین کە دەتوانین بڵێن ئەمری واقعەکە ئێمە زۆر جار داوامان کردووە کە ڕێکارە تەندروستیەکان ڕێنمایەکان هاوڵاتیان پابەند بن پێەوە بەڵام بەداخەوە حاڵەتێکە گەیشتەوەکو باسم کرد کەوتۆتە ئەمری واقعەکەەوە ئێمە هەمومان دەبێت لەگەڵی 250 نەرم بکەین و معاملەی لەگەڵ بکەین بەڵام ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە هاوڵاتی دەبێنی گەران بێت دەبێ مەترسی لەسەر ژیانی خۆی و خانەوادەی خۆی و تەندروستی خۆی و خانەوادەی خۆی بزانێت بەڵام بە دڵنیاییەوە بە خۆپارێزی و خۆیاری هاوڵاتیان هیچ مەترسیەکیان لەسەر ژیانیان نابێت و دەتوانێت وەکو باسم کرد زنجیرەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی بە تەواوەتی تێک بشکێنرێت. زۆر سپاس بۆ بەڕێز کاکاروان کەریم خان بەڕێوەبەری ناحیەی خەلیفان. بەڵێ کاکدانا دیارە وەک بەڕێوەبەری ناحیەی خەلیفان ئاماژەی پێدا ڕێکارەکان توندن لە ناحیەی خەلیفان بۆ ئەوەی گیانی هاوڵاتیان سەلامەت بێ بۆ ئەوەی نەخۆشیەکە زیاتر تەشانە نەکاتن. دیارە لە ئێستادا 6 هاوڵاتی ئەوەی تۆمار کراوە لە ناحیەی خەلیفان تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونە و نزیکەی 80 کەسی تریش پشکنینیان بۆ کراوە و چاوەڕوانی ئەوەکەن کەوا پشکنینی ئەو هاوڵاتیانش بگەڕێتەوە. ئازاد ئۆمەراوی پەیامدەری پەیام لە خەلیفانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت.